ئەمریکا دی کریزین سیاسین وی وڵاتیدا بشۆپینن. هەروەها ئەمڕۆ لە ساڵوەگەڕی یادی 8 ساڵەی هێرشی داعش بۆ سەر شنگال کۆمەڵێک راپۆرت و گفتوگۆتان پێشکەش دەکەین سەبارەت بەم پرسە. سەرۆکە جڤاتە ئەنجومەنی نوێنەرین کۆنگرسا ئەمریکی خانم نانسی پلۆسی دەرەنگیا دۆ سێشەمبووی گەهشتە تایوانی و بە سەرۆکە وی وڵاتی و سای ئینگ وانڕە جڤیا دەوێ سەردانێدا سەرۆکە تایوانی خانم پلۆسی خەلات کرد. سەرۆکە ئەنجومەنی نوێنەرین ئەمریکی یەکەم ڕادارە بلندە ئەمریکا دی 25 ساڵاندا سەردانە وێگر ئاوا سەر بخوا بکە و چین بە عەردیخوا ناز دکە. چینێ هەرزوو پشتی گەشتنا پلۆسی ji بۆ وی وڵاتی ڕاگەهاند و ئەو دێ ڕاهێنانن لەشکەری بکە وەک تۆلە و بەرسف ji سەردانێرا. نانسی پلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا سەرەڕای هۆشداریەکانی چین لەگەڵ سەرکردەکانی تایوان کۆبوویەوە و ئەمڕۆ چوارشەمە گوتی کە ئەو ئەندامانی دیکەی کۆنگرس وەک شاندی سەردانکەران نیشان دەدەن کە واز لە پابەندبوونیان بە دوورگەی خۆبەڕێوەبەری تایوان ناهێنن. پلۆسی لە وتارێکی کووردا لە میانەی کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکی تایوان سای ئینگوێن وتی ئەمڕۆ جیهان و ڕوبەڕووی هەڵبژاردنێکە لە نێوان دیموکراسی و ئۆتۆکراسیدا و ئێرادەی ئەمریکا بۆ پاراستنی دیموکراسی لێرە لە تایوان و لە سەرانسەری جیهان لە شوێنی خۆیەتی. چین کە بانگەشەی خاوەنبوونی خاکی تایوان دەکات دژی هەر جۆرە پەیوەندیەکی بەرپرسانی تایوانە لەگەڵ حکوومەتە بیانیەکان و چەندین مانۆڕی سەربازیشی لە دەوروبەری دۆرگەکە ڕاگەیاندووە و زەنجیرەیەک لێدوانی توندی بڵاو کردەوە دوای ئەوەی شەوی سێشەمە شەندەکەی ئەمریکا گەیشتە تایپەی پایتەختی تایوان. سەرۆکی تایوان سوپاسی پلۆسی کرد بۆ پشتگیریکردنی دەیان ساڵەی بۆ تایوان. وهار ئیرۆ چارشەمەی کاربدەستێن بەڕەوانیە لە تایوانێ ژمارەکە مانورین لەشکری چینی پشتی سەردانە پلۆسی ji بۆ گرئاواوان شەرمەزارکردن. دە کۆنفرانسەک ڕۆژنامەوانیدا وەزیرێ بەڕەوانیا نیشتیمانیا تایوانی گوت ئەو مانور پێشی لیا سەروەریا عەردێ وڵاتیوانە. خانم پلۆسی بەڕایەدارین تایوانی ڕەجڤیا تەڤی هۆشداریên gelek bihêz ji Çînê. Xanım Pelosî got jî ew û endamên Kongresê hatine ji bo ku nîşan bidin Amerîka li ser sozên xwe ji bo piştgiriya hikûmeta xwesera vê giravê. Çîn li dijî peywendiyên hikûmetên her welatekî biyaniya digel Taywanê. کۆشکی سپی ڕۆژی دووشەمە سەرکۆنەی قسەکانی پەکینی کرد سەبارەت بە سەردانێکی چاوەڕوان نەکراوی نانسی پلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بۆ تایوان و گوتی ئەمریکا هەڕەشەکان لە بەرچاو ناگرێت و بیر لە تۆڵەکردنەوە و هێرشی سایبریش ناکاتەوە چونکە نایەوێ گرژیەکانی لەگەڵ چیندا پەرەبسێنێ. جۆن کێربی وتەبێژی ئەنجومەنی ئاسایشی نیشتمانی کۆشکی سپی جەختی لەوە کردەوە کە بڕیاری سەردانیکردنی ئەو دۆرگەیە کە چین بانگەشەی بۆ دەکات لە کۆتاییدا بڕیاری پێلۆسی خۆی بووە. ئاماژەی بەوەش کردووە کە ئەندامانی کۆنگرس لە ماوەی ساڵانی ڕابردوودا بە شێوەیەکی ڕوتینی سەردانی تایوانیان کردووە. کێربی وتی کاربەدەستانی حکوومەت نیگەرانن لەوەی کە پەکین بتوانێت سەردانەکە وەک بیانوویەک بەکاربهێنێ بۆ ئەوەی هەنگاوی تۆڵەی وروژێنەر بنێت. لەوانەش کردەوەی سەربازی وەک تەقاندنی موشک بۆ سەر تایوان یان دەوروبەری تایوان. پەکین پەیوەندی فەرمی ئەمریکای لەگەڵ تایوان وەک هەندانێک دەبینێ بۆ چەسپاندنی سربەخۆی دۆرگەکە هەنگاوێک کە سەرکردەکانی ئەمریکا دەڵێن پشتگیری ناکەن. بۆ زانیاری لەسەر ئەم پرسەش و سەردانەکەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بەڵێن ساڵحمان لەگەڵە بە شێوەی ڕاستەوخۆ. بەڵێن دەمێ بزانم هۆکارە سەرەکیەکانی پشت ئەم سەردانەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بۆ تایوان چین؟ نانسی پیلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا جەخت لەوە دەکاتەوە کە نیشاندانی وابەستەیەکی گەورە و گرانە بۆ دورگەی تایوان و هەروە بۆ ئایندەی دورگەی تایوان. پیلۆسی لە وتارێکیشدا لە ڕۆژنامەی واشنگتن پۆست ئاماژە بەو یاسایە دەکا کە لە ئەمریکا 43 ساڵ لەمەوبەر پەسەند کرابوو بەپێی ئەو یاسایە هەموو ئەو هەژمون و دەسەڵاتەی کە چین دەیخوازێ لە تایواندا هەمووی ڕەت کراوەتەوە و وەکو پیلۆسی دەڵێ ئەم سەردانەشی
بە مەبەستی تۆکمەکردنی پەیوەندیەکانە لەگەڵ دوورگەی تایوانە لە ڕووی سیاسی ئابووری بازرگانی و هەروەها لە ڕووی بەرگریشەوە. بێت لەوە ئاماژەیەکیش دەدا یاخوبا بڵم ئاگاهیەگەدا بەوەی کە هەر هەوڵێک لە دەرەوەی خواستی تایوانیەکان بدرێ ئەمە ئەڵبەت وەک ئاماژەیەک بە وڵاتی چین تاوەکو ئایندەی تایوان دیاری بکرێ و میکانیزمی ئاشتیتیا بەدا بەکارنێنرێ وەکو خانم پیلۆسی دەڵێ دەبێتە مایی تێکدانێکی گەورەی ئاسایش و ئاشتی لەو ناوچەی جیهاندا. باشە بڵێن وەک دەزانی ناڕزایەکانی وڵاتی چین زۆر بوون لەسەر ئەم سەردانە. ئەم سەردانە چی شتێکی تێدایە کە پێچەوانە بێت لەگەڵ سیاست و پەیوەندیەکانی نێوان واشنگتن و پەکندا؟ بەپێی ڕای زۆرێک لە چاودێران ئەلبەتە لێرە لە واشنگتن ئەم سەردانە بە هیچ شێوەیەک پێچەوانەی ئەو پەیوەندیانەی نێوان واشنگتن و بێژینگ نییە، بەڵکو لە چوارچێوەی پەیوەندیەکی دۆستانەیە لەگەڵ دوورگەی تایواندا. ئەمە هەرچەندە وڵاتی چین وەکو بڵێ ژمارەیە هەڕەشەشی دەکرد لەوەی کە ئەم سەردانە بکرێکاتە لێرەدا دەکەوینە بەردەم دوو جۆر لە کاردانەوە بەرامبەر بەم سەردانە. وڵاتی چین یا وەزارەتی دەرەوەی وڵاتی چین جەختی لەوە دەکردەوە کە ئەمە یاریکردنە بە ئاگر و هەر کەسێکی ژیاری بە ئاگر بکە خۆی دەسووتێنێ. بەڵام وەکو پیلۆسی ئاماژەی پێکرد سەردانەکەی زیاتر بۆ پشتیوانیە لەو دیموکراتیی کە لە وڵاتی تایواندا هەیە. هەر ئەم ڕۆژ چوارشەمە بەر لەوەی بڕوا بەرە و کۆریای باشوور لە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەیدا جارێکی تر جەختی لەوە کردەوە کە ئەمریکا بە هەموو شێوەیەک وابەستەیە بە تایوانەوە و هیچ گۆڕانێکیش لەو هەڵوێستەدا نایەتە ئارا. بەڵێ زۆر سپاس بڵێن بۆ بەشداریەکەت. بەڵێن ساڵحمان لەگەڵ بوو بە شێوەی ڕاستەوخۆ. دەنگدەرین ویلایەتە کەنساس سێشەمێ پەیامێک bi dengê bilind şandin sebaret hezawan ji bo parastina mafê ji berbirinê û pêşniyazên wîlayeta parêziyar jî ku tim li dijî ji berbirina zarokane red kirine. Ew pêşniyazên ku dê rêda ba komariyan astangan li pêş mafê ji berbirinê danin yan jî her bi yekcarî wêne qedexa bikin. Ev yekem dengdan bû piştî dadgeha bilind Amerîka li meha şeş xezîranê mafê destûriyê ji berbirinê helweşandî ku encamên vê dengdanê jî neçaverêkirî bûn bi taybet li wîlayeteka parêziyar weka Kansas digal nêzîkbûna helbijartinên demê nîviyên Kongresê Amerîkî. Vê dengdanê hîviya demokratan jî bihêz kir li ser astên niştîmanî ji bo helbijartinên meha 11. پێدەچێت لە باربردن لە ویلایەتی ئایداهۆ کە بە زۆرینە پارێزگارن قەدەخە بکرێ هەرچەندە هێشتا لەسەر ئەو بابەتە شەڕ هەیە و لە دادگا و لە ڕووی یاساییەوە پێش ئەوەی قەدەخەکردنەکە بگاتە ئەنجام دەبێ یەکلایی بکرێتەوە. ڕۆژی چوارشەمە پارێزەران کە نوێنەرایەتی پزیشکێک و لەقێکی ناوچەیی دەکەن لە بەردەم دادگای باڵای ئایداهۆ دەبن و داوا لە دادوەرەکان دەکەن ڕێگری لە جێبەجێکردنی سێ یاسا بکەن کە مەبەستلەی سنووردارکردنی لە بارچوونە. لە دوای بڕیارەکەی دادگای باڵای فدراڵی لە 24 مانگی شەشدا کە بڕیاری لە باربردنی هەڵوەشاندەوە پرسەکە بووەتە جێگای مشتومەڕ و دادوەرەکان بڕیار لەسەر ئەوە دەدەن کە ئایا لە باربردن قەدەخە یان سنووردار بکرێت. تاوەکو ئیستاژ قەدەخەکردنی لە باربردن لە هەر خاڵێکی دووگیانیدا لە 8 ویلایەتدا جێبەجێ دەکرێت و لە 5 ویلایەتی دیگەشتا هەرکە دڵی کۆرپەلە دەستنیشان بکرێ قەدەخە دەکرێت لە باربردنەکە. û dûlaşên diyên miriyan hatin vedîtin di deverên berbiagiran ketin li Bakurê Wîlayeta Kalîforniya û jimara miriyan geştiya çaran di mezintirîn agirî da ku berbûya wê deverê. Doh sêşem wê karbedestan got tîmên hawarçonê ew tarim di malekê de li ser rêkeka veder dîtina lê nêzik rewanrêka Wîlayeta Oregon. Rêveberê polîsan got çi kesên bêserûşên li cem wan nehatîne tomarkirin hataniha. Li daxuyaniyekê da ofîsa rêveberê polîsan got lê roja yekşemê dû tarim di otomobîlekê de hatibûn dîtin. بەڵێ پێم وابێ هەندێک کۆمەڵێک دەخیل هەواڵی دیکەمان هەیە سەبارەت بە ناوچەکە و سەبارەت بە یادەوەری شنگالیش.
بەێ هەلبەت پشتی ناوبڕێکی ئەم دی مەحەفەیڤینێک هەیە دەگەل یەک لە شارەزان سەبارەت عێراقی و دی پێ ڕژیمە چەند بابەت دیندی هەنا لەسەر بیرەوەریەوە کتێ گوتی بیرەوەریە شنگالێ لێ پشتی بێ ناوبڕی. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفته جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرنه. ڕۆلی ئەمریکا لە قەیرانی سیاسی عێراقیدا ڕێنمایەکان بۆ بەشداریکردنی کاری گەرتر ناونیشانی نووسینێکی دەکتەر بیلال وەهابە لە پەیمانگەی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نێزیک ئەو دەڵێ پاشکەشەی ئەمریکا لە دوای هەڵبژاردننی ساڵی ڕابردوو حسابکردنیی هەڵە بوو کە تێکچووی زۆر بوو بەڵام واشنگتن هێشتا دەتوانێت ئامانجەکانی لە عێراقدا بەدی بێنێت بە خۆخزاندنەوە ناو ململانەی و عێراقدا بە سیستەمی سیاسی نەک ئارزوەکانی سیاسەتی تاکدا. ئێستا دکتۆر بیلالمان لەگەڵا بۆ ئەوی بزانین مەبەستی چییە لەم وەکو بڵێن بۆ چۆنە کە ئەمریکا دەتوانێت ڕۆلی باشتر ببینێ و دیارە بەپێی گوتنی گوتارەکەی دکتۆر بیلال کە ئەمریکا دوای هەڵبژاردنەکان تا ڕادەی خۆشکشاندووە لە بارودۆخ عێراقدا. ئێستا دکتۆر بیلال بەیانی باش زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت دەزان بەیانی زووە لە لای تۆ لێرە لە واشنگتن شیکردنەوەمان بدە لەسەر وتاری جەنابەت لە پێش دوو ڕۆژکە دەرچووە. بەیانی باش کاک دەخیل بۆ بەڕێست و بۆ بینەرانی دەنگی ئەمریکا. لە ڕاستی ئەمریکا توانی ڕۆڵێکی گرنگ ببینێت لەوەی کە لە ساڵی دەی پار لە مانگی دەی ساڵی پار هەڵبژاردنێکی ڕێک و پێک و شەفاف لە عێراقا بێتە ئاراوە کە ئەنجامەکەشی تا ئاستێکی زۆر بەدڵی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بووبەوەی کە ئەو لایەنانەی کە لە هەڵبژاردنەکانی 2010ەوە لە ڕێی میلیشیاکان و لە ڕێی هەڕەشەوە هاتوونە سەر دەسەڵات و لە پرۆتێستەکانی تشرینی 2019 وایان لێکرا مجبور کران کاواز بهێنن ئەمانە دۆڕان واتە دۆڕانێکی سەرجادە تەرجەمەکرا بە دۆڕانێکی هەڵبژاردنەکان بەڵام پاشان لە دوایەوە لە جاتیەوەی کەوا یارمەتی لایەنە عێراقیەکان بەدا بە تایبەتی هاوپەیمانەکانی ئەمریکا کە لە کوردەکان و بەشێکی شیعەکان و بەشێکی سوننەکان بۆی کەوا ئەم میلیشیانە باڵا دەست نەبن و دۆڕاندنەکەی لە هەڵبژاردنەکانە بێتە دۆڕاندنیان لە دەسەڵاتە ئەمریکا جۆرێک لە کشانەوەی هەڵبژارد لەبەر چەند هۆیەک ئەکتێ باسی بکەین بەڕای من ئەم کشانەوە وای کردکەوا لایەنە نارەکانی ئەمریکا بتوانن وردە وردە بەرەنجامی هەڵبژاردنەکە هەڵبوەشێنەوە جارێکی تر بێنەوە ساحەکە. مەبەست ئەوەیە نارەکانی ئەمریکا لایەنە عێراقیەکان کە لە وتارەکەدا باسەکەی کە ئەوانەی سەرنەکەوتووی هەڵبژاردنەکانن وا گەشتنە ئەو ڕادەی کە ئەنجامەکان قبول نەکەن و ئەم بارودۆخەش بگەینە ئەم ڕادەی کە ئێستا لە ناوبەغا دەبینین. بەڵێ چونکە هەندێک لە میلیشیاکان کەوا لە ئەسڵا میلیشیان و بەڵام قیناعێکی حزبی و سیاسیان لە دەمکردبوو لە هەڵبژاردنەکانی 2010 توانیان بێنە ناو پەرلەمان ژمارەی دەنگەکانی هەندێک لەو میلیشیانە لە یەک کەسەوە بووە 12-13 کەس ئەمانە وایان کردکەوە پەرلەمان بێتە پەرلەمانێکی میلیشیاوی و بێنەوەی کە هێرش بکەنە میلیشیاکان هێرش بکەنە سەر ناوچەی سەوز سەر سەفارەتی ئەمریکی لەلایەک و لە ناو هۆڵی پەرلەمانیشا بودجەی میلیشیاکان زیاد بکەن پارەی میلیشیاکان بۆ خۆیان زیاد بکەن لەلایەکەوە و ئەو جۆرە بڕیارانە دەربکەن کەوا عێراق بەرەو ئایسۆلیشن و بەرەو جیابوونەوە و بەرەو جۆرێک لە عوزلە دروست بکات. بۆیە هەڵبژاردنەکانی 2021 بەعکسی هەڵبژاردنەکانی 2010 جۆرێک لە ڕاستکردنەوەی پێوە بوو بۆی کەوا لایەنە وەسەتیەکان توانیان دەنگێکی زیاتر بێن هەرچەنە براوی ڕقمێک سەدر بوو کە ناکرێت بە وەسەتی ناوی بەری بەڵام لای یەکەم ئەو میلیشیانە جۆرێک لە سزا دران بەرامبەر بە هەڵوێستەکانیان بەرامبەر بەگەلی عێراق. دکتۆر بیلال تۆ پێت وایە کە ئیدارەی بایدن هەڵبەتە لە وتارەکەدا کە دوێنێ ئەوڕۆ پێداچوونێکم کرد بەسەردا پێت وایە کە ئیدارە بایدن فشاری پێویست لەسەر کازمی و حکوومەتی کازمیدا نەناوە بۆ لە ناوبردننی گەندەلی کە یەکێک لە هۆیەکان بووە کە بارودۆخ بگاتە ئەم ڕادەی ئێستا. یعنی تۆ پێت وایە واشنگتن بتوانێ لەگەڵ عێراقیەکان لەگەڵ هەر حکوومەتێک لە عێراقا گەندەلی لە وڵاتی کۆکو عێراقا لەناو بباتن؟
هەڵبەتە مەسلەی گەندەڵی خەڵکی وڵاتەکە و حکوومەتی وڵاتەکە دەتوانێت بە دەرەجە یەک چارەسەری بکات، بەڵام هەمیشە کاریگەری دەرەوەیە لەسەر ئەو وڵاتش هەیە. بۆ نمونە ئەگەر بانکە نێودەوڵەتیەکان ئاسانکار نەبن، ئەم دزینەی کە پارە لە عێراق ئەدەزرێت ئەچێ بۆ کوێ؟ هەڵبەتە هەرێ بچێتە بانکێکی دەرەوە و لەوێ بشاردرێتەوە. بۆ نمونە ئەگەر ئەمریکا ڕێ بۆ ئەمە خۆش نەکا یاخود هاوکاری لایەنە عێراقیەکان مێ بۆ ئەوەی کەوا ئەم جۆرە پارانە بە ئاسانی نەچنە دەرەوە، وەکە چوونە دەرەوە جارێکی تر دەستیان بەسرا بگرێ و بهێننەوە بۆ عێراق. ئەمە مەسەرەن خاڵێکی گرنگە بۆ دژایەتیکردنی گەندەڵی. بەشێکی تریشی بریتێ لە مەسلەی دانانی حەسار و سانکشن کەوا هەندێک جار بە ئامانجی سیاسی بەکارەهێنرێت. کەسانێکەوە لە عێراق گەندەڵی زۆریان کردووە، وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا وەکو چۆن بەرپرسانی رووسی وا لێ کردووە دەخاتە ناو لیستی حەسارەوە، وەکو چۆن لیستی تیرۆر هەیە بە هەمان شێوە لیستی گەندەڵکاران هەیە. تۆ لە وتارەکەدا باسی ئەوە نەکردووە، یان من نەمبینی کە ڕۆلی ئەمریکا یان پەیوەندی ئەمریکا لەگەڵ کوردەکانە کە پەیوەندی بە دۆخی عێراقی ئێستاوە هەبێ باس نەکردووە. ئەمریکا دەتوانێت چۆن لەگەڵ کوردەکانە یان چی بکە لە کوردەکان بۆ ئەوەی وەکو بڵێ یارمەتی دەربن لە ڕزگارکردنی عێراق لە بارودۆخی ئێستادا؟ گرنگترین دۆستی ئەمریکا لە عێراقا بریتیە لە کورد، هەم بە میلەتەوە هەم بە حیزبەکانی کە لە دەسەڵاتان. بەڵام ئیدارەی ئەمریکا بەڕاستی وەکو پێویست بەدەم کوردەوە نەهات لەلایەکەوە، چونکە حکوومەتی هەرێمی کوردستان و ناوچەی هەرێمی کوردستان لەژێر فشارێکی زۆرایە بۆیە حکوومەتی هەرێمیش گلەیی هەیە. بەڵام بەڕاستی وڵاتی یەکگرتوەکان و ئیدارەی بایدنیش وەکو پێویست فشاری لەسەر لایەنە کوردەکان نەکرد. بۆیە دەبینین کاتێکەوە ماڵی شیعی بوو بە دوولەتەوە، سەدر لەلایەک و نایارەکانی لەلایەک، ماڵی کوردی کە جاران بەیەکەوە لایکەم لەبەر مەساڵحی میلەتی کورد و هەرێمی کوردستان بەیەکەوە دەچوونە بەقا و قسەیان دەکرد، هەڵسان لایەنەکان دابژبوونی ماڵی شیعیان بەکارهێنا بۆ ئەوەی کەوا کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان چارەسەر بکەن. بۆیە سەیرەکەی لە جاتی باسی مافی هەرێمی کوردستان و مافی معاشخۆران و مافی جوتیارانی هەرێمی کوردستان بکەین، شەڕەکە بۆتە شەڕی ئەوەی کەوا ئایا سەرۆکایەتی عێراق بۆ پارتی ئەوێ یاخود بۆ بدن. داکتەر بیلال وەهاب توێژەر لە پەیمانگای واشنگتن. سپاس. بەس بۆ بەڕێزیشتان. بەڵێ دەخیلوە گوتمان ئەمڕۆ بە بۆنەی کۆمەڵکوژی یادی 8 ساڵی کۆمەڵکوژی زێدیەکان لە شنگال بە با بڵێن تۆخی سەرنج دەخینە سەر کۆمەڵ راپۆرت و گفتوگۆ لەسەر و پرسا. هەڵبەتە هەندێک وتوێژمان هەیە ئەوە راپۆرتشمان هەیە، ئەوە خەڵکیش قوربانیەکان قسەیان کردووە بۆ دەنگی ئەمریکا دوای ئەم ناوبڕا دەبیسی. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. جگەل لەو کارە ساتە تراژیدیانەی بەسەری زیدیەکان هاتووە، ژیانیشیان لە ئیستادا زۆر قورسە و لە کەمپێکی دوور لە شاری سلێمانی دەژین. کەمی خزمەتگوزاری و پێداویستیە سەرەتایەکانی ژیان وای کردووە ڕۆژەکانیان لە دۆخێکی سەختدا بەسەر ببەن. پێکەوە راپۆرتێک دەبینین لەم بارەیەوە. نافیە تەمەنی 29 ساڵە، بەڵام لە سیمای داوا دەردەکەوێت، خەمێکی قوڵ لە ناخیدا خۆی پەنهان داوە. ئەو کاتێ ویستی چیرۆکی ڕاکردن و هێرشەکانی سەر شنگالم بۆ بگێڕێتەوە، نەیتوانی فرمێسکی چاوەکانی ڕابگرێت و دەڵێت چرکە بە چرکەی کارەساتەکە لەبەر چاوێتی و ناتوانێت لە بیری بکات. منال سوودان دایک لە عەرز بوون، خەڵک مرێن، تشتی زۆر قورسێمە حیاتی مامە لە بیرمان ناچی، هەتانێکی مساغن ئەف تشت بیرامان ناچی. بڕێڤام تشتێکی گەلەکەی مهمە لە حیاتامەدا مەدی زارۆ کشتێ هێناوش نێزان برمان نکاریم شتێکی جێڕە بکەن. نافیە دەژڵێت هێرشەکانی شنگال بە جۆرێک کاریگەری لەسەری هەبووە، لەو تەمەنەکەمەی هەیەی دووچاری چەندین نەخۆشی بۆتەوە و لە ئێستاشدا لە دۆخێکی تەندروستی خراپدایە و بەردەوام پێویستی بە چاودێری پزیشک هەیە. ما خوشک و داگە خۆب دەستدان، ما کورمامێت خۆب دەستدان، نها ئەف چەند ساڵە کەس و کارێکی خۆ نەدیدیە،
هەموو دەستێمە هەمگە جێقوت چێکە داعش کوشتین چێکە چونە وڵاتی غەریبیە چێکە دەستێمە ناگهەیەک گەلک تشتی لەم کەمپە لە هەر ماڵێک گوێبیستی چیرۆکێکی تراژیدی دەبیت کە لە دوای هێرشەکانی سەر ئێزیدیەکان تووشی هاتوون. فانی دایکێکی تری ئێزیدیە و قوربانیەکی تری کارەساتی شنگالە. هەر کە داوام لێکرد باسی دۆخی خۆیانم بۆ بکات دەست بە جێفرمێسکی ئازاری لە دەستدانی کچە 25 ساڵیەکەی بە چاوەکانی داهاتە خوارەوە و بە زەحمەت دەیتوانی قسەمان بۆ بکات. ئەو دەڵێت ماوەی 8 ساڵە لە چاوەڕوانی هەواڵێکی عیدەی کچیدایە بەڵام نەیانتوانیوە هەواڵی بزانن. ڕۆژەکە ڕەش بوو ئێزیدیا هەموو کارە نەبەسش مبتنێڕە بەس نەکەچا مبتنێ گرتن کەچام هەمە هەفت کەسش عایلە تێما گرتن بەس زارۆکەکی بچنێ ڕزگار و کەسێ یاری کاریەکە من نەکردە داخوازیانمەش هەچی کەسێ داخوازیانمە بەرێش خۆدێ هەیە و هەچی کەسێک کە کاربێ وان یەخسیرە ڕزگار بکە وان هەستێت وان مەفقودا بدەمە نەبەسێت گەچام مبتنێ و نەبەس بەئێت بابێ مبتنێ خۆدێ بەری کە مووسل ببنم مەڕەت پەیفت ئەو من هۆتشتەگیژی نزانم. لە پاڵ ئەو چیرۆکانەی ناخی هەر مرۆڤێک دەهاڕن ژیانی کۆچبەریش ئەوەندەی ترخەمی ئێزیدیەکانی قورستر کردووە. ئەوان لە کەمپێکی دوورەدەستی شاری سلێمانی نیشتەجێن کەمی خزمەتگوزاری و پێویستە سەرەتاییەکانی ژیان وای کردووە لە دۆخێکی سەختدا ڕۆژەکانیان بەسەر بەرن. ئەوە 8 ساڵە ئێمە لە ئەو خێمەکانە ژیانکن یعنی نەخۆشی هەموو چێ بووە لە ناوبین ئەو خێمەکان وێراتنیشت بەسەری ئێمەیە ماڵ چوو حاڵ چوو ناموز چوو هیچی بەدەستی ئێمە نەما. نافیە یەکێکە لەو سەدان ژنانەی کەمپی ئاشتی لە عەربەت کە ڕۆژانە بۆ پەیداکردنی بژێوی ژیانی خێزانەکەی چەندین کیلۆمەتر دەبڕێت بۆ ئەوەی کار لە کێڵگە کشت و کاڵیەکاندا بکات. ئەو دەڵێت کرێی کاری ڕۆژانەی دەگاتە نزیکەی $8. کۆچبەری سەبەب من هەنیبش حاتە خۆم دەردایە جاوێت خۆم دەردان کۆچبەری سەبەب هەکەم شنگال کردی و سەبسەریم نەهات بە هەچی ڕۆژەکە ئەدچمە شغل و ستێمە ماڵی ئەستیشم ئەچی ڕۆژەکە ئەم نەشغڵینجی حاتەمە ئەو زارۆکێمە برێڤە ناچی. بەرپرسانی کەمپەکە ئاماژە بەوە دەکەن ئەوان بە پێی توانە هەوڵیان داوە خزمەتگوزاریەکانیان بۆ دابین بکەن و سەبارەت بە گەڕانەوەیان دەڵێت هەندێک خێزان ڕۆژانە دەگەڕێنەوە بەڵام ژمارەیان کەمە. نزیکەی 152 بۆ 155 خێزانمانەیە کە ئێزیدین لێرەیە خزمەتگوزاری و هەموو شتێکیان بۆ کراوە. ئەو خزمەتگوزاریانی کە پێشکەشیان کراوە لێرە خەستەخانە هەیە مەکتەب هەیە ئەو کارەبا هەیە ئەو کارەبایان بەلاشە کارەبای مۆلیدە هەیە. لەبەر خراپی دۆخی ژیان و ڕەوشی سەختی کۆچبەری ئێزیدیەکان دەیانەوێت بگەڕێنەوە سەرزێدی خۆیان بۆ ئەوەش داوا لە حکوومەت و ڕێکخراوە جیهانیەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەن هاوکاریان بکەن لە گەڕانەوەیان. سنوورکەری دەنگی ئەمریکا سلێمانی. ڕۆژی چوارشەمە سێی ئەم مانگە ئیزەدیەکانی هەرێمی جەزیرە لە شاری قامیشلۆ یادی 8مین ساڵیادی کوشتنی بە کۆمەڵی شنگالیان کردەوە و داوای پاراستنی ئیزەدەکانیان کرد. لە بەردەم بیناینەتەوە یەکگرتوەکان هاوڵاتیانی شاری قامیشلۆ بۆ پشتیوانی لە گەلی ئیزەدی خۆپیشاندانێکیان ڕێکخست. ڕێکخراوەی ماڵی ئیزەدی لە دەڤەری جەزیرە ڕاگەیاندنێکی بڵاو کردەوە و جەختی لەوە کردەوە کە دوای 8 ساڵ لە کوشتنی بە کۆمەڵی ئیزەدیەکان هێشتا هەزاران کەسیان بێسەر و شوێن و دەیانە هەزار خێزانی دیکەش لە کەمپەکاندا دەژین. ڕۆژا سێشەمێ سیەتە باخێ ئێزیدیên herêma Cezîrê li bajarê Qamişlo salvegera heştemîn ya komkujiya şengalê bi bîr anîn û banga parastira êzidiyan kirin. Li pêş avahiya netewî nêkbûyî welatiyên bajarê Qamişlo tevlî xelkên êzidî bûn û mangirtinek li darxistin. Mala êzidiyan li herêma Cezîrê daxuyaniyek belav kir tê de tekeskir got piştî derbasbûna 8 salan ji komkujiyê. Heya niha bi hezaran êzidiyên windayî hene û bi 10,000 malbatên êzidî di nava kampan de dijîn. Komkujiya kurêxistina terorîsta Daişê li şingalê pêk anî derbas dibe û civaka êzidî heta niha jî derdkişîna encamên wê yên biêşin. Ji windabûnê bigire heta bi sedên zarokan, jin û mêrên winda.
بده هزاران مالباتن ئێزیدی هینجی لە کامپێن و کێم حەوجەداریên ji bo jiyaneke baş û guncaw tunene dijîn. Êzîdiyên herêma Cezîrê ji netewên yekbûyî xwestin ku parastina êzîdiyan ji komkujiyan bikin û çareseriyekê ji rewşa koçberên êzîdî re bibînin. Hevseroka mala êzîdiyan li herêma Cezîrê Leyla İbrahîm ji dengê Amerîka re dibêje ku wan nameyek radestî netewên yekbûyî kir ji bo xwedî li êzîdiyan derkevin. حتى انها يعني كسب خدي درنكتي حتى انها برسل وسقامي دنا تكونا دنا حتى انها كسب كاري فقر سر واخا خو سر جندي خو واري خو ما وك الفيديو وك مالا ازيديا ما انا مقدا يو ان مجبو الروشاوان سكنين والحالي واب برسن وشارك جوار بكين جبو ملاطيما هنبهن فقر سر اخا خو Li aliyekî din welatiyên bajarê Qamişlo beşdarî mangirtinê hebûn û bi gelê Êzîdî re banga parastina êzîdiyên Bakur û Jilatê Sûriyê jî kirin. Welatiyê bi navê Salah Helebo dibêje ku li Bakur û Jilatê Sûriyê rojane rastî gef û êrîşan tê. Di nav de jî gelê Êzîdî gol vê herêmê dibîne koçber bûye û mal û milkê xwe berdane mîna Efrîn û Serêkaniyê. Hêvî dikim ev nama me bidî her kesî. Çi kesê got piçekî insaniyet, keramet, ûjdan, demîr رێخستن دیار ببێ جێمانە گەرەك هینگی براستی جی تەبلیغ مە ببێ بە vî rojê hatna gimhatiye vê em vî dengê xwe vê xebata xwe vê êşa xwe derdê xwe gem diyar elemê tevlî bikin îdî helqa sal ser mertebebaz dibê rojane kuştên qetilkirin tehcîr birêberiya dibêjin xwedê giravî em îslamin birêberiya hinekî jî em demokratin lê belê mixabin 8 sal ser komkujiya şingalê derbas dibê حتى أنا كسيدن جا خبيرا جا كيربازا كراستي جبنا ما فكي هنكي بحسن له أم إنسان كسر ما تغيده ما أو هنكي برسبنا ده. هجاية ببرخستنا ياجو دسيتا باقي ده سالا 2014 ريخستنا داعش إيريشي نافچايا شنغالي لهريما كردستان كر وكم كجي درمافي إيزيديان تبيكاني لغوري آمارين فرمينيزي 5000 إيزيدي بون قرباني هيانا هاجي بحزارا إيزيدي ونداي هنا جو چارا نوساوان ندياره زانا عمر دنجي أمريكا قامشلو چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. چالاکوانێکی ئێزدی کەلوپەل و پاشماین قوربانین هوڤاتیا داعشی و هەروەسا بە هەزاران پارچین چەک و فیشەکان ئێریشێن سێی تەباخا 2014دا لەسەر شنگالی هاتین بەکارهێنان کۆمکردنە و سمبۆلین ئاشتیە پێ ئافراندنە. پەیامنێری دەنگی ئەمریکا یان پەیامنێری دەنگی ئەمریکا لە مووسڵێ دەشتا مووسڵێ کاوە عومەر سەردانە جهێ کاری حوسێن بەعادری کردە و ئەف راپۆرت هەنارتیە. پشتی سێ کچێتمە هاتیە ڕزگارکردن ئەو بخۆ خەلکێ نەحیا باعەدرێ ئەلباکوورێ دەشتان نەینەوە لێ هەر تشتێکی گرێدایی بە کۆمەڵکوژیە ئێزدیان ڤە بدەستکەویتن لە جەمخوا پاراستینە مینا جلو بەرگ و دەرسۆکا سۆر کۆ زۆربەی کاڵەمێرên ئێزدیان لە سەرێ خواتکردن هەروەسا جلو بەرگên bi تەعدا داعش لە بەرژنên ئێزدیان کرین. ئەفجلکنا سەلمی مەکردن ومە هەندێک جلوبەرکێت جوان و ڕەنگین مە دانەوانێ نەئەفتنێ بەد لەمە هەبوون بەلکی هەفتەشت بەد لێ دیشکە بوون مەڤڕێکردنە ئێدی هەولێر نهۆش کوێلجێکی تایبەت لە هەولێر تێنا نمایشکردن بڕاستی ئەفجەمەدانیا پیرۆس مدیت ڕەخێت وان گۆڕا بوو مزانیاوە ئێخسیرێت ئێزدیایە ئەلوان گۆڕا هاتبوونە کوشتن خەلکەکی بێگونە من رابو اف جمدانيا يعني ماش كرو من اينا هاتا اسي ساغم ازريفي جمدانيا صور باريزم بابو كالد ما باراستي بخونيا صور بوي ام جدي باريزن هاتا تقارين چیروکا به دمجمێری چییە؟ ئەڤام چۆینە مالێکێ پشتی هاتینا ڕزگارکردنم چوینە مالێکێ من تاکید کرد داعش سعات چەند سەروی گوندی داگر بوو مەپرسیار کرد گۆ سعات 8:20 لو ما ساعات 8:20 ساعتها هاد بو سكناندن جامعش كان بونو والعردي دابون
حسێن باعەدری زێدەتری 2000 قالکێن فیشەکان ji gundê Koço înayne û ji ewan qalkên fîşekan tablۆyên ciwan bi destên xwe jê dirust kirîne ku ramana aştiyê û zanînê diket. Li ayîndekê nêzik ew dê beşdarî pîşangehekê bît ku li ser komelkujiya êzdiyan hatiye kirin ji layê Daeş ve li qeza Şengalê. مندك فیشک رابون ئینان مگۆکو هەردێوەکی وان جەمەدانیا پارێزم ئە فیشەکنا بۆچی ژیانەکێ دوماهی تینێت ئەس هاتم من هەزرێک تێدا کرد ئەس چی بکەم من ئێکسەر جارەکە دێت چۆمەوێ دەرێ من هەندێک فیشەکی دینا نێزیکی 200 فیشەکی قاونێتوان مڕابوو کڤاڵک چێکری هوەری ئەوشی کۆتر نیشانە ئاشتیەیە من باوەڕنەت کەس دێ بەرفراکەم فێ پێشانگەهەیە و جارەکە دیش من سەرداناوانکرد نێزیکی 2000 قاونا من ئینا هەر demê baعەدری tablۆyek durust kir û kar li ser kir bi dilekê xemgîn û hindek caran rondik barandin ji bo roja 3 heşt 2014 ku hizaran êzdî hatin kuştin û bêserûşînkirin lê ew li benda rojeka geşe li Şengalê bihêlîtin û milletê êzdî wekû caran jiyana xwe borînin. Kawa Emerdengê Amerîka, deşta Neynewa. دوای ڕوخانی داعش زۆرێک لە خێزانەی زەدیەکان چاوەڕێی گەڕانەوەی ئەندامانی خێزانە ونبۆیەکانیان دەکرد و هەروەها چاوەڕێیان دەکرد بتوانن بگەڕێنەوە بۆ ناوچە زیان لێکەوتوەکانی خۆیان بەڵام هیچیان لەمانە تاوەکو ئیستاڕووی نەداوە. راپۆرتێکی دەنگی ئەمریکا دەبینین پێکەوە کە یەحیا بەرزەنجی دروستی کردووە سەبارەت بە ڕەخنەی ئیزەدیەکانی دەڤەری ڤیرجینیا سەبارەت بە ڕەوشی ژیانی ئیزەدیەکان. لە دوای تێپەڕینی 8 ساڵ بەسەر کوشن و بڕین و کۆمەڵکوژی ئێزیدیەکان ڕەنگە لای ئەوان ساڵ نەگۆڕ بێت چونکە هێشتا چاوەڕوانی گەڕانەوەی ونبۆکانن لەو ڕووداوەی لای ئێزیدیەکان بە ڕۆژی فەرمان ناوی دەبن کە بگوڕ و بکوش کران لەلایەن چەکدارە ئیسلامیەتون ڕەوەکانی داعشەوە دوای 8 ساڵ هێشتا لەژێر چادرگەیان پێ باشترە وەک گەڕانەوە بۆ زێدەکەیان شەنگالێکی بێئایندا. ئێزیدیەکانی ئەمریکاش بەجەستە لەم وڵاتە و بە ڕۆحیش لە کۆنە هەوار من لە ئەمریکایش دین بەس لەوەی دەبینین هەرۆ فرمانەکە هەرۆ ئاگر چادرا چێ چادر نەحل ئەوە منتەقاوان ئامد گەڕێنە شنگارێ اتفاقا کوردستانی مرکزی چێ بێت خۆش بێت ئەکە ئەمانە نەبدە کێ دەربێت چوو عێراقی بۆ مەعیش نابێت هەر دەرکەونە دەروێ وڵاتی خۆشترە بۆ مەڕێکێکی بین دەرێخە ئەندە چادر چۆ دەعی دەبێت ڕۆژێکە دوو نەسێن هەرۆ چادر دەشۆژە هەردوون دەبینە هەرۆ چادر دەشۆژە. ئەم خانمە ئێزیدیە گلەیی لە مرۆڤایەتیە کات و پێی وایە ئازار و سوێی دڵی دایکەکان وەک یەکن کاتێ جگەرگۆشەکەت بە زۆر لێدەستێنن. خۆدێمە چاوێمە خەڕایە لێ وەکی وان دایکە ئەو بچووکێتوان زڤڕنەڤە ئێت چۆین وێت چۆین ئێدمای بزڤڕنەڤە کەیفادەیکێتوان بێت خۆشکێتوان برایکێتوان هەموو چۆن و کەسی ئاژێنینە مەدبێت دەولەت پێڕابێت مەدبێت حتا ئەمریکا پێڕابێت دەنگی بچتە خڕەکە و پێ بەڕابن و زڤڕنەڤە و گەلەکە گویانێ لێ و بچووکێتوان خڕ چۆن هەنداوە. لەو دەمەی چەکدارەکانی دەوڵەتی ئیسلامی و خەلافەتەکەیان ڕوخێنرا چاوەڕوانی گەڕانەوەی ئێزیدیەکانیش بۆتە لوغزێک لە دڵی کەسوکارەکانیان. ئەم کاردارە ئێزیدیە لە ڤێرجینیا بە دوای ئەو پرسەوەیە چی کرا بۆ شوێن بزربووەکانی ئێزیدیەکان. کاکە 2014 کاریساتەکە زۆر مەزم بوو بەسەری ئێزدیا دەهات ینی تەندروستیا داعشی ینی زۆر خەڵکەکە تا ئێستا بێسەر و شوۆن نەدیارن باشە ئەو خەڵکە حکوومەتە هەرێمی و حکوومەتە بەغدا هەتا دێنۆکە چی کرد بۆوی خەڵکی هەتا نۆکەوەی بن چادرانە بێژ یان تشتێکی بۆ ڕاتا ئەوەت 7 ساڵ تشتە سەر ڕابۆری تشتێک دیار نینە ئەم هەستکەین زووترین وەخت چارەسەریەکی بۆوان خەڵکی ببینی بن چادراوان و خەڵکێمە زۆر پەریشا بۆ و دەربە دەرکەوت. بە هەزاران ئێزیدی ئاوارەن و ساردی و گەرمای ژێر خێمە ئەچێژن لەو لاشەوە زێدەکەیان کەوتووەتە بەر بەرداشی ململانەی سیاسەت
ڕەنگە ئەوە پرسیارێک بێت کەی دەرگای شنگال بەڕووی خاوەن ماڵەکانە دەکرێتەوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، ڤێرجینیا. هاوکارم یەحیا بەرزەنجیمان لەگەڵا بۆ قسەکردن لەسەر راپۆرتەکەی سەبارەت بە ئیزدیەکان. یەحیا دەمەوێت بزانم جگە لە ئەو ڕەخنانەی کە با بڵێن ئەو ئیزەدیانە خەڵکی ئیزەدی دەیگرن سەبارەت بە هەرێم و ئەوانە داوای دیکەی سەرەکیان چییە بەو پێیەی کە تۆ زۆریانت بینی و قسە لەگەڵ کردوون؟ ئەلبەتە بێهودەیەکی زۆر سەیر لە نێو ئێزیدیەکانە پیا بووە کە تەنانەت تااقەتی قسەکردنیشیان نەماوە لەسەر ئەو دۆسیە هەستیارەی کە بەسەریان ناهاتوە. بە نمونە زۆر بێ ئومێدن کە تاکو ئێستا بڵین ناتوانن بە سانایی بگەڕێنەوە بۆ شنگال ئەو ململانێ سیاسیە توندەی کە لەو قەزایە دروست کراوە تاکو ئێستا هیچ چارەسەر و دەرچەیەکی بۆ نییە. لەبەرەوە گەڕانەوەکانیان تەنانەت ینی وەکو زۆرێک لە راپۆرتەکانیش کە ئێستا ئەیان بینی زۆرێک خەڵک باس لەوە کات چۆن بگەڕێتەوە کە هاوسێ ماڵەکەی بڵێن گوندا و گوندانەی گوندنشینانی دەوروبەری دەستیان هەبووە لە یارمەتیدانی چەکدارەکانی داعش و بە جینۆسایدکردنی خەڵکەکەی. لە هەمان کاتە خاڵێکی کە زۆر گرنگە تاکو ئێستا دادگایی کەسێکی چەکدارێکی داعش نەکراوە لەسەر ئەم دۆسێ لە کاتێک هاتووە ئەنجومەنی ئاسایش بڕیارێکی لە ساڵی 2007 بە جینۆساید ناساندنی ئێزیدیەکان هەستەکەی. یەکێک لەو شتانەی کە من زۆر بەلامەوە گرنگە باسی بکەمەوەیە کە یەزیدیەکان هەستەکەن بێکەسن، هەستەکەن کەس بەڕشت لە دۆسەکان ناکۆڵێتەوە. بە نمونە ئێمە لە ڕابردووە دۆسەیەکی وەکو ئەنفالمانەیە کە باز لەسەرەوە کرێت کە دۆکومنتەکانمان هەمووی فەوتا زەمەنێک بۆ زەمەنیشکێ بەڵام ئێستا ئەگەر ئێزیدیەکان وەکو دۆسەیەکی کوردی وەکو دۆسەیەکی نەتەوەی کورد هەروەها ئاینێکی جیا لە هەرێمی کوردستان تاکو ئێستا بەڕاستی هیچ نەکرا بۆ کۆکردنەوەی بەڵگەکان بۆی کە ئەگەر خەڵک خۆی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان یاکو وەکو کە خەڵکی ئێزیدیەکە خۆیان دۆسەکان بڵین بەڵگەکان کۆنەکەنەوە کەوا بوو تۆ چۆن نەتوانی بە جینۆسایدی بناسیی چۆن باشە. دەمەوێت بزانم خاڵی سەرنجڕاکێشی با بڵێن ئەو راپۆرتەی کە تۆ لە کاتی دروستکردن یا بەرچاوت کەوت سەبارەت بە با بڵێن هەڵسو کەوتی زەدیەکان چی بوو یەحیا؟ ئەلبەتە ینی سەرڕای ئەوەی خەڵک کە لە وڵاتێکی وەکو ئەمریکایە هێندەیە بڵین ئاسایش و بەرقەراری تایە. بەڵام چەندین کەس کە من چوومەلایەن لەوەی کە بڵێن قسەم بۆ بکەم بەڵام هەستەکەیت ترسێک بە دوایانەوەیە، ترسێک بە دوای خەڵکی ئێزیدیەکانەوە ئەوەی ئەو ڕووداوی بینیوە وەکو خۆی یاخود ئەوەی کە بڵین هەر لەو ئاینزای واتە هێشتا لە ترۆمای ئەو کۆمەڵکژیەدان. بەڵێ زۆر سپاس یەحیا بەرزەنجیمان لەگەڵ بوو لە ناوەندی هەواڵگری ئەمریکاوە. لە بیرەوەریە هەشتێژی وەکە هەموو بیرەوەریین ئیرۆ ڕۆژ لە ساڵە 2014 یاکۆب کوژیا ئێزدیان لە شنگالێک و ژەعالیە چەند حکوومەت و پەرلەمانین وڵاتین جیهانی و سازیە نەتەوێنی گرتیڤە بە جنۆساید هاتیە ناسکردن هیوی و داخوازە وانیا یەکێ یاوان ئێزدیا ڕزگارکردنا کەچ و زارۆکانە و هێشتا وندانە گەلۆ هەوڵ دەوێ پێڤاژۆیدا هەنە بە مەڕا حوسێن قایدی بڕێبەبەرێ بیرۆیە ڕزگاربوویان لە هەولێرێ. حسێن گەلکە سوپاس بۆ دەمێتە لێبەری ئەم بەرسەڤاوە وەرگرن هەنێک کە سوکارن قوربانیان شنگالی و ئیرۆ لە دهۆکی هەلبەت بۆنەیەک هەبووە ئەو بیرەوەریە ساکردنا ji بۆ دەنگی ئەمریکا ئاخفتنە ئەمێ گوێی خۆ بەدەنوانە و دیسان ئەم بڤەگەڕن جەمتان. ڕاستی ژیاژ وەکو ئاوارەکە خەڵکی شنگال کەمپی دەتعایشم ئەوە 8 ساڵن سەرمان ڕەبوورینە هەتانها کە سوکارین مەل دەستی داعش دەینە برایمە خاڵی مخالەتی مێ مالباتە داکەم هەموو دەستی داعش بترژی مابوون هەموو دەستی داعش دەبوون ئەوەژی چەندێک ڕزگار بووینەژی هەتانها ژێدی ڕزگار نەبووینە ئەوە 8 ساڵن لە هەر هەموو وەرزێت ساڵێ دە سفستانی پاییزێ بەهارێ وەدعکی گەلێکێ نەخۆش دەرباستکن و داخوازیەمەش خەڵکیش حکوومەتەیە هەرێمێ حکوومەتە عراقی هەموو حکوومەتێت فترای
ئەڤە چەند سال بورینەژی حتان وایە یەکیشمە حیاتەکە خۆش نەبۆڕاندیە مستەقبلێکی منینە حتان هەم نزانن چ مستەقبلی مەیە ئەم وساب نەخۆشی دەرباستکن. ده هزار قیت و خورتت ازدیا کشتن و رفاندن و برن و حتى نهاد دست داعش دنا هيفيا ما اش دولتت اجنبي هن امريكا هن نفتوي هن حجي قاربه وان قيتو جنا وان اسلامي ازيان لبي وان كافر او بابا خلاص کا وبو هاي سالات وان كم بعد مدبي بغير شنغال وعمارات کے شنغال چيكنو بغير شنغال جاك ازدي ما ناجياتم السالة 2014 سهشت قد ما نبدأ 16 سالة 2018 هيودو اس خلاص بم أبغى بهاش سال درباز بون سر في كارثة سهشت را درباز بو حتى في وقت جالك كجو كرو وداي كباب وزارو كتمت ازديال نبدأ 16 ماينا نواخل كم من دبراهي نهار دبراج لدى 16 ماينا دا خوازه ما أوي يعني دا ما كفان ناجيات أو هر وسا خلقك إيزدي بيتا كرن أفا هاش سال درباز بون أم هروج يعني الفان كارثة تسيهاش را درباز بن هر الفان نخوشيا دا وحتى يعني حتى في روجي بشتفانيا كإيزديانين أف إيزدي همول يعني بن فان خيفتا دا الفان شادرا دا إتماين هر روجي كي خيفتك تشوتي أم عزيزك خوش داست الدن بله بريز حسين قايدي ربابري بيرويا رزقار بيان نهولير النهار راستو خب مرايا كاك حسين قالك سباس جبو دمي ام دبيه سين يعني افشان تروجاكو ام بيرويا شنغالي ديكن همو كسين كو دا خبن دا خوازا وانيا يكي اوكو او خانم او زاروكن كو هشتا وندانا بين رزقار كرن اري بيرويا و اوفيسا و حطانها چه زانياري هنا چندن او يتماين لوكي درينا بتر هالكفتا بورينا 8 ساله سر جنوسايد كرنا كرد ازدي صلاف الجاني جانغوريت ازد خانه وحمو شهيدة كرد وكردستاني ساغي بو بريندارا ورزقار كرن بو او كاسيت حطانو ادقرتي نفيسنگار رزقار كرنا روانديا يا ساله 2014 پشتیوی جنوسايد كرنا كرد ازدي هذا دامزراندن ايكش ارمانجت و سرگي او بو ديفچونا بابته گرتیا بکاتو چیو کو لګریان چیو کو روزګار کړن السربريارا کویرانا یا برس کاګ نچوان بارزانی ابن وسنګال ما اکتوبر سال 2014 هاته فکرن اكش ارمانجت و سرگي او روزګار کړنا وان کسو کارت ما به دست تیرورست ادا المها اكتوبر سال 2014 حسين ببورا 3554 كسوت هاتينا روزګار کړن بله اموان امارو جمارات زانن تينا راغا هند روجانا اللي من خاص بزان جمو اگر و امار جماريد كاسين ون دابوي اويت ماين هبن ولكيدري وزانياري هنا لسروانيانا بله وقو من آماجه پیدایکو 3554 کسید هاتینا رزگار کرن و 2717 کسید ماین پشتی تیرورست دولت اسلامی وقو چکدار الباجر موسلی وقو عراق یانجل سوریا نماین ما چند دوسیه بکرن ایک شوان دوسا باجر موسلی بو دیسا دوسیه یا ولات سوریا تایبتی شک دوسیه کم پاهوله بو مدیار وقو جماره که وان گرتی هاتانو نافکم پاهوله داویتین دی سال وان جاویتین او جد برینه سرب او نافان خزانه دا او خزانه برینه سرب تیرورست داعش با لو ما کو ام وکو نویسینگا ابهوری دیفچونا في بابتي كاين تشوكو لغريان تشوكو رزقان تشيل باجر مسله تشيل ولات السوريا تشيل كامباوله يعني الهرجه جدي بيغمان او كسيكو هاتي ديتن او كسما هول واداي رزقاكر مد رزقان ابدي ابد هطان هود برزا كارمي بردوما بودي فشونوان بلكو هندك اصلا قطوان رياضه هبن ام هر حال توجيهات برسكاك نجربان بارزاني اول كو لغريان ورزقار كرن يا بردوام بتحطا اكس مابد بله دیاره جمعه وانین يعني جمعه راست نين اللي كاكسي متخواست از بحثي روشا جيانا اوان كسين كودناف كامبادانا تزاني بصدان هزار نهاب تايبلجي لدفرها لبارزقها دو كدي كامبين اوارد عنان از تخوازم بزانم يعني ازانم ايرو بيروري لدهوكي هاتو وكرن همون جيان هابولي قالوا بينغافك حاتي هافتن وكو بكريار بيت هافتن جبو باش كرنا روشاوان
بێگومان پشتی هەوڵ و بزاوێکی مەزن حکوومەتە هەرێما کوردستانê اتفاقك لەگەڵ حکوومەتە عراقا فدرال هاتە kirin ئیشرافا ئەمم متحیدا بگورەی وێ اتفاقê ku hindek xal têda hebûn ku xelkê me bi zivir teva ser ciyê xwe taybetî jî devera Şingalê û gelek xalê dî jî têda hebûn belê heta jî حکوومەتە عراقا فدرال neqariye yek xalê jî yek bendê jî şwê benda اتفاقê navbera حکوومەتە herêmê û حکوومەتە Iraqê de cêbecê biket lew maşik xelkê me neqare bi zivir teve servî destûdarê noka li Şingalê heyî êkî ji wan xalê ku xelkê me neqare bi zivir ew ku hebûna çendîn grûpê çekdar êd neşerî wê deverê dîsan hebûna çendîn teqemeniya navxwan bacêra û mala xaniya da dîsan nebûna proje xizmetguzarî hiç ihtimamek wê deverê nehatiye kira bêguman eger tu pisyara rewşa xelkê me bikêt binxîbeta da rewşa wan rewşeke perîşan e rewşa wan rewşeke geleke xirab e êd binxîbetekê de bin germa havînê wê binxîbetekê de wê bi sermaya zibistanê nebûna kelûpela li vê dawiyê rêkxirawê çiyet NGO çiyet wênê biryar day ku ji wan kempa sehe bin dê wezî wan hiç xirabtir êt lew maşik em daxwazê dikeyin komelgehê nêvdewletî yan ew cihê mişrif li ser itîfaqiya navbera Iraq û Herêma Kurdistanê de ew itîfaqiya bête cêbecêkirin ew ê zemînê xweş ket bi wendê de xelkê me bi zivir de ser cî û warî xwe gelek ji eşigalîn ku em di gel axivin var rojan wesa diyar kirin ku paşa roja wan nediyar e yan paşa rojeka يعني روناهية روجين دهالي دا نابين نجيبو باشا روجا خوا يعني السلفيت شد بيجي ولسب تايبه جي بيريوريا هاش صاليا كو داخوازن وان دوباره دبن هاش روج بيريوريا يكي هطا فيجيا كو امنا جي تدنا هر دوباره دبن همان داخواز وهمان يفينا افا بو ماوي 2 سالا كو شنگار هاتي رزگار كرن بله او پنگاوید کو پتوی و حکومت عراق فدرال شنگاری پاوید نهاتی نهاویدنا اشراخه کیوا کو او گروپت لودره اشراخه کیوا کدا تابعی خو اشراخه کی دیوا کو بيجد امد اتفاقی کن دیوان دريقين حطا او گروپت مسلح شوي دبل درنكبن اسمت اكدم خلكي ما بهرا بترجع نقارب زبرتها او يزبرينا باجي بني چندك کو وگریانه عکسی شبو جارك دي هادنا هرما كردستاني چنگو هرما كردستاني پناگاه ایکیا یا کو آرام یا خودت ببینین سررای هند چندین گیرو گرفتت معیشتی و نخوشی جیانی ویتین افخاله اتكفت سر ملت كومالجه نف دولتي اتكفت سر ملي عراقي ووضع شنقاي خوش كان بوهندي دابو خلقي ما ابد برما خيبات هذا بقرة سر جواري خوبا ام دبين روشة عراقي جي وروشة ابوريا هريمي جي تاراديكي برو خرابیه دیشتن تایبه جی وضع سیاسی عراقی بگشتی اگر عراق دوی بارودوخی دا بتن کیه بکاره با روشا شنگاریان جیانا شنگاریان خوش بکه یعنی دیاره بهیوی بونا وان جوه جی عراق ندوی بارودوخیش دابو بله هیچ پنگاوکن دبارا شنگاری نتا تحاویتن بو نمونه شنگار هاتا رزگار کرن بو ماوی تقریبا سالو نیوکا یک پروژه عراق الودر چنگر سررای هند وضع عراق عبوری نی خراب بوجی ولی پشتی هنگی گیاره هات رزگار کردن اوش قضايا یا سر پاريزگاه مسلمه دملدس حکومت عراق 15 میلیارد دینار بو اعاده بنیاد تحتيه و دبل ترخان كرن ابا كاركي باش بو بلا مدفيال ويدر يجي الشنغار يجي عندك افين قفنا حافظ هذا هطانو كجي استاكيد اللي في بابدي كم هطانو شي يك بروجيكي استراتيجي دبر الشنغار راي حكومه عراق نهات يتشكرنا وضعي عراقي خوش بوشنات كربلي هكا وضعي عراقي نخوش بتشاوت او دولتان نقارت احتفاظي بمؤسسات خوكات سازيه خوكات او دي قارت بجي دي بكات بريس حسين قايدي بري بيرو يا رزقار بيان لهوليري بمره بوسفاس گەلک سپاس بەڵێ دەخیل بەڕاستی چیرۆکەکان پێم وا بێ ڕۆحی هەر وەک پرسێکی با بڵێن مرۆڤایەتی ڕۆحی هەموو کەسێک بریندارەکات و دەهەژێنێت زۆر دڵتەزێن بۆ نەو چیرۆکانە بێگومان هەلبەت بیرەوەریەکە نەخۆش بوو ببێ چەندێژی ئەمتانەتێن داویە بەرنەما ئیرویا کورد کنەکشن هەتا سبەی هەر شاد و بەخت باوەر بن و خۆدەحافیز هەر شاد بن.